هاوڕێیانی وێژەوان و وێژەخواست هۆگرانی ئەدەبیات و بەتایبەتی شێعری کلاسیکی کوردی ئەم کاتتان باش. ئیمڕۆ پێنجشەممە 21 خاکەلێوەی 1399 کۆچی هەتاوی هاوتای 9 ئەیپڕۆڵی 2020 براتان عەبدولخالق یاقوبی لە خزمەتتاندام بۆ لێدوان و شیکردنەوە لەسەر شێعرێکی نالی مەزن. هەرچەندە کە عومری خضر و جاومی جەمت بوو، چونکی ئەمەلت زۆرە چ عومرێکی کەمت بوو. ئەم بەیتەی نالی هەرچەند بە ڕواڵەت بەیتێکی ئاسانە و لە ڕاستیدا زۆریش سەهل و ممتەنیعە، سەرکێشە و لە هەمان کاتیشدا ئاسانە، ئەوەی کە مەسعود محەممەد پێی دەڵێ سادەی سەرکەش، بەڵام لە ڕاستیدا هەڵدەگرێت کە بە وردی قسەی لەسەر بکەین. نالی لەم شێعرەدا دیارە ڕووی لە خۆیەتی و ڕووی لە هەموو مرۆڤەکانە. هەرچەندە کە عومری خضر و جامی جەمت بوو، چونکی ئەمەلت زۆرە چ عومرێکی کەمت بوو. دیارە ڕووی لە بەردەنگێکە وەکو تۆ کە ئەو تۆی دەتوانی هەموو مرۆڤەکان و بەتایبەتی نەفسی خۆی و خودی خۆی بێت. وشەی زۆر سەرەکی و کلیلی لەم شێعرەدا وشەی ئەمەلە کە نالی باسی ئەومان بۆ دەکات، دەڵێ مرۆڤێک کە ئەمەلی زۆر بێت عومری کەم دەبێت. سەرباری ئەوەی کە عومرێکی درێژی وەکو خدری هەبێت کە دیارە ئاوی بەقای خواردوێتەوە و هەتایە بە زیندویەتی دەمێنێتەوە بەڕواڵەت، و مرۆڤێک کە خاوەنی جامی جەمیش بێت، واتە پاشا بێت و لە ئەو پەڕی سەروەت و سامانداری دابێت. کەواتە پرسیارەکە لەوەدایە وشەی ئەمەل لەم شێعرەدا چ دەورێک دەجێڕێ و چ واتایەکی هەیە، و نالی مەبەستی چی بووە کە سەرباری ئەوەی کە مرۆڤێک کە عومری خضر و جامی جەمی هەبێ، بەڵام بە خاتری ئەوەی کە ئەمەلی زۆرە، لە واقعدا وەکو ئەوەیە کە بڵێین زۆر کەم ژیاوە. لە ڕاستیدا ئەگەر بمانەوێ بگەڕین بە دوای وشەی ئەمەل لە پێشینەی شێعری کلاسیکی بە تایبەتی فارسی، چونکی دەزانین کە نالی یەک لە سەرچاوە گرنگەکانی خوێندنەوەی شێعری کلاسیکی فارسی بووە، دەبینین ئەم وشەیە جگە لەمانە وشەی و قاموسیەکەی کە بەواتای ئەوەیە کە تۆ هیوای هەبوونی شتێک لە دڵتدا هەبێت، ومێدی خاوەندارێتی شتێک لە دڵتدا بێت، واتای تر و با بڵێن واتای قوڵتریشی هەیە کە زۆرتر بەلای مەفهومە نەرێنەکەیدا دەچێت. واتە هیوای شتێکت لە دڵدا هەبێت و ئەو هیوایە لە ڕاستیدا لایەنێکی نەرێنی لە نێو ڕۆحی ئینساندا دروست بکات، یا دەرونی ئینسان بەئاخنێت بەو شتانەی کە دەرونی مرۆڤ دوجار لە ڕێگەی ئەو خواستەوە ڕەشدا دەگەڕێت. بۆ نمونە لە شێعری زۆر کۆنی کلاسیکی فارسیدا شاعرێکی وەکو خاقانی دەڵێ شاخ ئەمەل بزن کە چراغیست زودمیر، بیخ هەوەس بکەن کە درەختیست کەم بەقا. لە قوپۆپی ئەمەل لێ بکەوە، لەبەر ئەوەی کە ئەمەل چرایەکە زوو دەکوژێتەوە،
و ڕەگ و ڕیشەی هەوەسی هەڵبکەنە لەبەر ئەوەی کە درەختێکە کەم تەمەنە. کەواتە ئەگە سەرنج بدەن لەم شێعری خاقانیدا تقریباً دەتوانین بڵین ئەمەل هاوواتا و هاوتای هەوەسە، یعنی هەردووکیان وەکو دوو مەفهومی نەرێنی بۆ مرۆڤ لە قەڵەم دراون. مەولەوی بەرخیش لە مەسنەوی معنەویدا دەڵێ سوویە کەسب و سوویە غەسب و سەد هیەل جان نەهاودێ بەرکەفەس هێرس و ئەمەل، کە لەم شێعرەشدا مەولەوی باسی ئەوە دەکا کە بۆ پەیداکردنی پارە و داگیرکردن و بە هەزاران بە سەدان فرت و فێڵ مرۆڤ گیانی خۆی لەسەر لەپی دەستی داناوە، هێندەی حرس و تەماح و ئەمەل هەیە، هیوای خاوەندارێتی هەیە. کەواتە لەم شعری مەولەویشدا دەبینین ئەمەل هاوتا و هاومانای حرسە، کە حرس بە مانای سادەی کوردی خۆمان دەبێتە تەماح، زێدەخوازی. کەواتە لە ئەو دوو نمونەیەوە کە دیارە نمونەی تر بێحەد زۆرە بۆمان دەردەکەوێت کە ئەمەل حاڵەتێکی نەفسانیە لە دەرونی مرۆڤدا کە هاوواتەیە لەگەڵ تەماح، حرس و مەیلی نەفسانی، بەتایبەت مەیلێک کە زۆر توند بێ بۆ داگیرکردن یا وە دەستهێنانی شتێک. لێرەوە بۆمان ڕوون دەبێتەوە کە وە دەردەکەوێت کە نالی ئەمەلی بە مەفهومە نەرێنەکەی هێناوە، کەواتە ئەمەل بە واتای ئومێدی، خاوەندارێتی، لایەنی ئەرێنی نییە، بەڵکو هیوای خاوەندارێتیە کە تێیدا تەماح هەیە، زێدەخوازی هەیە، مەیلی نەفسانی بۆ داگیرکردن هەیە و دەست بەسەر هەموو شتێ داگرتن هەیە. لەبەر ئەوەیە کە نالی دەڵێ مرۆڤێک کە ئەمەلی زۆر بێت، واتە هیوای خاوەندارێتی زۆر بێت و بیهەوێ هەموو شتێک بکا بە مڵکی خۆی، بە ماڵی خۆی، هەر لە مادیات و هەر لە معنەویات، ئەوە لە ڕاستیدا حتا ئەگەر عمری خزر و جامی جەمیشی بێ دوجار هەر کەم ژیاوە، کە کەم ژیاوە لێرە دیارە مەبەست تەنها ڕێژە و ژمارە نییە، بەڵکو چلۆنایەتی و لە واقعدا کەیفیەتە، واتە باش نەژیاوە، خۆش نەژیاوە، بە پێی بەهاکان، بەها ئینسانەکان نەژیاوە. لەبەر ئەوەیە کە نالی لەم شێعرەدا زۆر وردبینانە، وەزانایانە وشەی ئەمەلی بەکارهێناوە و واتایەکی قوڵتر لەو واتە ئاساییەی کە هەیەتی پێی بەخشیوە. لە ڕاستیدا ڕەگ و ڕیشەی ئەوەی کە بۆچی ئەمەل لە مرۆڤدا کاتێک زۆر بێت، چونکە نالی دەڵێت چونکی ئەمەلت زۆرە، لەوانەیە ئەگەر ئەمەل بە ڕێژەیەکی کەم هەبێت نەبێت ئەو هۆکارە بۆ ئەوەی کە دوجار وەکو لایەنێکی نەرێنی ڕۆحی مرۆڤ چای لێ بکەین. لەوەوە سەر هەڵدەدا کە مرۆڤ کاتێک کە زێدەخواز دەبێت، کاتێک کە سنوورەکانی سروشتی مرۆڤانەی خۆی دەبەزێنێ و دەیهەوێت دەست بەسەر هەموو شتێکدا بگرێت، ئەو کات لە پەیوەندیەکی تەندروستی خۆی لەگەڵ نەفسی خۆی، لەگەڵ مرۆڤەکانی دەوروبەری و لەگەڵ هەموو جیهان دوور دەکەوێتەوە و ئەو پەیوەندیە کە دەتوانێت سروشتی و تەندروست بێ دەکەوێتە حاڵەتێکی ناسروشتی و حاڵەتێکی ناساغەوە و وا دەکات کە مرۆڤ لە کەیفیەت و چلۆنایەتی و
باشی ژیانی خۆشی ژیانی کەم بکاتەوە. خۆی ئێمە یەک دوو دەستەواژەمان هەیە کە پەیوەندیان بە واتای ئەمەلەوە و بەتایبەت لەم شیعرەی نالیدا دەتوانین مەسەلەن گرێ بدەینەوە بە عومری خضر و جامی جەم. بۆ نمونە وشەی ئەلەم لە زمانی عەرەبیدا کە باسی ئەو جۆرە لە دەرد و ئازارە دەکات کە دەمانهەوێت شتێکمان هەبێ بەڵام نیمانە، کە ئەوە دەکاتە پێچەوانەی چێژ و لەزەت. چونکە چێژ و لەزەت واتە ئەو شتێک کە هەمانە، ئەو شتێک کە دەیخوازین هەمانە. بەڵام لە مرۆڤدا تەبیعەتێکەیە کە فیلسوفی گەورەی دنیای ڕۆژاوە شۆپنهاور بە جاڕەزی ناوی دەبات، بە وەڕەزی ناوی دەبات. واتە ئەو شتێکە لە سەرەتاوە نەمان بۆ و ئازارمان بۆی چەشتووە کە قۆناغی ئەلەم بێ، دواتر وەدەستی دێنین و چێژی لێ وەردەگرین، بەڵام دوای ماوەیەک ئەو شتێک کە خواستومانە و دەستمان هێناوە چیتر ئەو چێژبەخشیەی نامێنێ و وردە وردە جاڕەزی و وەڕەزی بە تەعبیری شۆپنهاور ڕوو لە مرۆڤ دەکات. کەواتە جاڕەزی بەرهەمی ئەو شتەیە کە ئێستا هەمانە بەڵام نامانەوێ. لە واقعدا لەو شتانەی کە هەمانە تێر بووین. ئەمەل لە ڕاستیدا خۆی ڕەگوڕیشەی جاڕەزیە. یعنی بۆیە ئەمەلی زۆر عمری مرۆڤ لە واقعدا کەم دەکاتەوە بۆ تەعبیرێکە ناوی لە شێعرەکەی داهێناوێتی، چونکە لە دوای ئەمەلەوە ئەلەم دێت، واتە لە دوای هیوای ئەوەی کە خاوەنی شتێک بین ئەلەم دێت، یعنی ئازار دەکێشین بۆیە کە ئەو شتەمان نییە. دوایی کە ئەشتەکەوە دەستدێنین قۆناغی چێژوەرگرتن دێتە پێشێت، چونکە ئەو شتێک خواستومانە هەمانە. و لە دوای ماوەیەک کە ئەو شتە دەمان بێ و چێژی لێ وەردەگرین بە ئەندازەی پێویست، ئەو جا وردە وردە لێی دوور دەکەوینەوە، چێژی کەم دەبێتەوە و قۆناغی جاڕزی دێتە پێشێ. و جاڕزی لە ڕاستیدا دەبێتە ڕەگ و ڕیشەی خەم و خەمۆکی و زۆر یەک لە کێشەکانی دەرونی ئینسان. بۆیە ئەگەر بێت و وەکو نالی باسی دەکات ئەمەل زۆر نەبێ لە ناخی ئینساندا، هیوای خاوەندارێتی دەروونمان نەتەنێتەوە و نەگاتە ئەو ئاستەی کە ببێتە تەماح و زیێدەخوازی و مەیلێکی زۆر چڕوپڕی نەفسانی بۆ وەدەستهێنانی شتەکان، ئەو کاتە لەوانەیە بە قۆناغی جاڕزیش نەگەین و دەروونێکی ئاسوودەمان هەبێت، کە ئەو دەروونە ئاسوودەیە هەمان ئەو عمرەیەکە نالی ئاماژەی پێدەکات کە تۆ دەروونت ئاسوودە نەبێت، حتا ئەگەر عمری خضر و جامی جەمیشت بوو لە واقعدا کەم ژیاوی. بۆیە ئەمەلی زۆر عمری کەم دێنێت. لە ڕاستیدا هاوڕێیان ئەو شێعرەی نالی بە بڕوای من بە شێوەیەکی ناڕاستە و خۆش دەمانباتەوە سەر ئەوەی کە مرۆڤ چۆن دەتوانێت شاد بێت، چۆن دەتوانێت شەنگ بێت، چۆن دەتوانێت خۆش بێت. یعنی خۆشی و شادی و شەنگی لە ژیاندا دەتوانێت چۆن وەدەست بێت. هەرچەند دیارە ئەو بابەتە زیاتر دەچێتەوە سەر کۆمەڵێک باس و خواسی دەروونناسی، بەڵام بە بڕوای من ئەو شێعرەی نالی هەڵدەگرێت کە تا ڕادەیەکش لە ڕوانگەیەوە لێ بڕوانی کە مرۆڤ کاتێ دەتوانێت تەمەنێکی باش بکات و تەمەنێکی پڕخۆشی هەبێت کە لە ئەساسەوە بەردەوام نەگەڕێ بە دوای لەزەتەکان و خۆشیەکاندا. یانی ژیان ئەوە نەبێت کە
هەمووی چاوی تەماح بڕینە سەر چاوەکانی لەزەت بێت. چونکە دوجار ئەوە ئەمەلی مرۆڤ زۆر دەکا و وەک باسم کرد بە قۆناغەکاندا تێپەڕین ئەمەل ئەلەم و دەرد و ئازار دێنێ کە دەگەی بە شتەکەەوە دەبیە خاوەنی شتەکە ماوەیەک چێژ وەردەگری و دوای چێژ وەرگرتنەکە ئیتر دەکەوێتە قۆناغی جاڕزی. نمونە زۆر زۆر دیارەکەی کاتی برسێتی مرۆڤە کە تۆ لە کاتی برسێتیدا ئەمەلی ئەوەت دەبێ خواردنێکی خۆشت و دەستکەوێت کە ئەو خواردنە لەبەر دەست نەبێ ئەلەمی بۆ دەچێژی ئازاری بۆ دەچێژی کە خواردنەکەەوە دەست دەکەی تا پارویەک 2 پار و 3 پار و چێژی لێوەردەگری بەڵام کە گەیشتە ئەو ئاستەی کە تێر بووی و خەریکە زیاتر دەخۆی ئیتر وردە وردە بێزار دەبی لە خواردنەکە و ئەو جار لە خودات دەوێت کە چیتر دەرخوارد نەدەن و دەگایێتە قۆناغی جاڕزی. جا لەبەر ئەوەیە کە ژیانێکی شاد تەمەنێکی پڕ لە خۆشی لە ڕاستیدا تەنها پابەندی بەوە نییە کە ئێمە ڕێژەی چێژەکانی ژیانمان لەسەر یەک کەڵەکە بکەین و پێمان وا بێ بەردەوام خاوەندارەتی خۆشی و ئاسوودەیی بۆ ئێمە دێنێت و ڕەگوڕیشەی ئەو بابەتە هەڵبەت دەگەڕێتەوە سەر ئەو دیدە عرفانیە بۆ ژیان کە کوالیتی ژیان چلۆنایەتی ژیان تەنها لە ئەوەدانیە کە تۆ زۆرت هەبێ جا ئەو زۆرە پارە بێت ماڵی دنیا بێت تەنانەت سەرنج بدەنە بابەتێکی وەکو مەسەلەن ئەوەی کە مرۆڤێک لە ژیانی خۆیدا خۆشەویستی خەڵک بێت. یعنی ئێمە خۆشەویستی خۆمان لە نێو خەڵکدا وەکو پێداویستێکی کۆمەڵایەتی بکەین بە ئەمەل بکەین بە هیوای خاوەندارەتی محەبەت و خۆشەویستی هەموو جۆرە خەڵکێک بۆ خۆمان. ئەوەش دوجار دەبێتە سەرچاوەی لە ڕاستیدا ئەمەل و جاڕزی چونکە تۆ ئەگەر بتەوێ هەموو کەسێک لە خۆت ڕازی بکەی ئەو کات دەبێت لە زۆر یەک لە بەها کۆمەڵایەتەکان لە بەها ئەخلاقەکان لا بدەی لەبەر ئەوەیە کە حتا ئەمەلی ئەوەی کە تۆ بیبی بە کەسێکی خۆشەویست بۆ هەموو کەسێکیش دوجار عمرت کەم دەکا دوجار بە تەعبیری نالی چ عمرێکی کەمت دەبێت. لەبەر ئەوەیە کە زۆر جار ئینسان دەبێت لە ژیانی خۆیدا هەندێک تاڵی هەندێک ئازار کە بەسەریدا دێت قبول بکات و بە باوەشێکی ئاواڵەوە وەری بگرێ چونکە وەک چۆن جان ئەستوارد میل دەڵێ سوقراتێکی ناشات لە بەرازێکی شات باشترە. یعنی ئینسان زانایەکی خەمبار بێت تا بەرازێکی نەزانێکی شاد و خۆشحاڵ. یعنی زۆر جار ئینسان زانایی لە ژیانی داهی ئەوەیە کە تۆ ئەمەلت کەم بێ. بۆیە بە بڕای من نالی یەکێک لە واتاکانیشی هەر ئەوەیە لێرە کە باسی دەکات. ئەمەلی زۆر ئینسان لە ڕاستەڕێی زانایی و حەکیمبوون دوور دەکاتەوە و جێلۆکەت دەکا و غەرقی بیرکردنەوە لە سەروەت و سامان و مڵکەکانت دەکا و ئەو کاتەیە کە تۆ حتا ئەگەر جامی جەمت بێ واتە زۆر زۆر دەوڵەمەند بی و حتا ئەگەر عمری خزرت بێ یعنی بڕواڵەت مەسەلەن 100 ساڵ ژیا بێتی بەڵام دوجار هەر عمرێکی کەمت بووە بۆ چونکە چلۆنایەتی ژیانت کوالیتی ژیانت دابەزیوە چونکە بەردەوام لە حاڵەتی ئەمەل و ئەلەم و جاڕزیدا بووی. ئەم شعرەی نالی بە بڕای من هەڵدەگرێت بۆ شێوەیە چاوی لێ بکەین و لە سەرووی واتای قاموسی وشەکانەوە لێکدانەوەی بۆ بکەی و لێرەدا بەڕاستی دەردەکەوێت کە نالی وشەی کلیلی ئەمەلی بەو مەفهومە زۆر
قوڵە هێناوە و ئەو شعرەی بەو شێوەیە پڕواتاتر و پڕماناتر کردووە. زۆر سپاس بۆ هەمولایەک و کاتێکی خۆش.